منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم. لە ماوەیەم 2 ساڵەدا توانیمانە زیاتر لە 650 تەرم بگوازینەوە بۆ سەرجەم شار و شارۆچکەکان. ئێمە زۆربەی جار کەسوکاری ئەو جەنازانەی کە لە شارە زوور وەفات دەکەن یا لە سلێمانی و ئێنرێتەوە شارە زوور پەیوەندیمان پێوەگرێت. بۆ نمونە ئێستا ئەم جەنازەی لێرە بە ڕووداوێکی هاتوچۆ وەفاتی کردووە لە سلێمانی بوو. ئێمە چوین لە تۆبعەدلی وەرمان گرتووە یا نامانەتەوە مزگەوتی دەروازە لە زەڕایە تا ئەیگەێنی نێرە لێرە بە ستافێکی تر ئەشۆرێ و کفن ئەکرێت لە نوێژی جەنازەشی لەسەر ئەکرێت لێرە دواتر بەڕێ بۆ سەرقەبران. سەرجەم شارەکان گەڕاوین چوینەتە سنوورەکان، سنووری پەروێزخان، سنووری باشماغ، سنووری سووریا، تاوەکو ناوەندی عێراقیش ڕۆشتین تا بەغداد ڕۆشتوین بۆ خانەقین ڕۆشتوین بۆ سەرجەم شارەکانی عێراق ئەتوانین بچین. ئەگەر خەڵکی زەڕان بێ یاخود شارە زوور بێ ئەوە یاخود کەلار و دەربەنی خان بێ هەردوو ستافەکە ئامادە ئەبێ بەویستی خوای پەروەردگار و خۆبەخشانەیە ئەگەر بێت و جەنازەکە پیاو بێت ئەوە پیاوەکان لە ڕێگەی تەلەفۆنەوە ئاگادارەکرێن کە جەنازەیەک لە ناو مزگەوتایە و ئەگەر هات و ئافرەتیش بێ ستافشی ئافرەتەکانیان ئەو جەنازە دەشۆرن و بەبێ بەرامبەرە و لە هەمان کاتا کە کاتی شۆردنی جەنازەکەیە ئاگادار ئەکرێنەوە ئەو کەسانەی کە نوێژی جەنازە ئەکەن لە ڕێگەی کورتەنامەکانی سیمکارتەوە با بڵێن ئاگادار ئەکرێنەوە کەوا جەنازەیەک لە ناو مزگەوتە ئەوە تقریبان 600 بۆ 700 نەفەر نامە ئەڕوا و لە هەمان کاتا لە تۆڕەکانی کۆمەڵاتیەکانی فەیسبوک و واتسەپ و ڤایبەر و ئەمانە ئاگاداری خەڵک ئەکرێتەوە کە نوێژێکی جەنازە هەیە لە ناو مزگەوتە و ئەو خەڵکەش زۆر بەباشی بەبێ گوێدان ئەوەی کە کەسەکە خەڵکی ئەم شارەیە یاخود خەڵکی شارەکانی ترە بەڕاستی هەمویان دێن بۆ نوێژی جەنازە و کاتێک کە ئاگادار کراینەوە جەنازەیەک دێتە ناو مزگەوتەکە لێرە دەشۆرێت و پاشان کفن دەکرێت و دواتر دەبرێتە ناو مزگەوت و لە کات و ساتی خۆیان نوێژەکە ئەنجام دەدرێت و پاشان کە نوێژەکە ئەنجام درا دەچێتە سەر گۆڕستان. ئەگەر گۆڕستانی خۆمان بێزەڕان با بڵین یاخود حاصل بێ یاخود ئەو خزمانەی دەربەنی خانە و کەلار بێ. چلو 5 بۆ 50 سەرقەبران هەیە لە سنووری قەزای شارە زوورە. ئێمەش خۆبەخشانە ئەیبینە سەرقەبرانەکە و لەوێ کۆمەڵێک هاوڵاتی هەڵاسن بە ئامادەکردن و حازرکردنی گۆڕەکە بە خۆبەخشانە ئەوانیش مردۆکە ئەسپەرداکرێ و دواتر ئەچێتەوە ناو قەزاکە یا لە ناو ناحی زەڕایەن لە سەرجەم پرسەخانەکان یا زۆربەی پرسەخانەکان بێبارانبەرن کە لەوێ پرسەی بۆ دانرێت. ئەم ڕێکارانەی وای کردووە هەوڵاتیان ئاواتەخوازن لە شارە زوور وەفاتکەن و گیان لە دەستدەن و ئەم ڕێو ڕسمیان لەسەر ئەنجام بدرێت.